نسبي بريزي پیغمبر عليه الصلاة والسلام. نسبي بريزي پیغمبر عليه الصلاة والسلام بناو بانكترين نسبي عربا. إمامي مسلم لواثيلي كري الأسقع وخوالي رازي به كصحابية جرته كبيغمبري نازار صلى الله عليه وسلم فرميتي: إن الله اصطفى كنانة من ولد إسماعيل واصطفى قريشا من كنانة واصطفى من قريش بني هاشم واصطفاني من بني هاشم. واتخواي قورا كناني لنيوان كرنا وكاني إسماعيل دا هالبجار كوملك نو زادي هي سيدنا إسماعيل كري إبراهيم يشك لوانا ناوي كنانية لناو أوانا كناني هالبجار هۆزی قڕیشی لە نێو بەرەبابی کینانەدا هەڵبژار دەمەش فەرعی تری تیرەی بەنی هاشمیشی لە نێو قڕیشەکانە هەڵبژارد منیشی لە ناو بەنی هاشمیەکانە هەڵبژارد یعنی هەڵبژاردەی ناو بەنو هاشم تیرەیەکی کینانەیە کینانە بەشێکە لە هۆزی قڕیشیش ئەگەڕێتەوە سەر کینانەوە هەروەها. نسبی لە خەتی باوچیەوە هەموو نەسەبزانەکان لەسەر ئەوە کۆن کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ناوە پیرۆزەکانی ناوی پیرۆزی خۆی و باپیرانی بەم شێوێ دەست پێکە: محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموطەلیبی کوڕی هاشمی کوڕی عەبدومەناف کوڕی قوسەی کوڕی کولابی کوڕی لوئەی کوڕی غالیبی کوڕی فەهری کوڕی مالیکی کوڕی ئەنەضری کوڕی کینانە کوڕی خوزەیمەی کوڕی مدریکەی کوڕی ئیلیاسی کوڕی مضەری کوڕی نەزاری کوڕی مەعدی کوڕی عەدنانە. ابن مسعود خوا لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە نەسەبی خۆیە فەرموو کە ئەگەیشتە مەعدی کوڕی عەدنانە وەستا و ئەی فەرموو سێ جارەی فەرموو کەذەبە النەسابون واتە نەسەبزانەکان لێرەوە هەرچی ئەیڵێن درۆکەن بەڵام سەنەدەکان بەو هەشت ناوەی ترکە لە محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموطەلیب دەست پێکە هەتا کۆگاتە مضەری کوڕی نەزار لەوانە هەمووی ڕاستە فەرمێن لە مەعدەوە بە هەڵەدا چوون. بەڵام هەموو لەسەر ئەوە ڕێکن کە شەجەرەی نەسەبی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەڕێتەوە سەر سەیدنا ئیسماعیلی کوڕی سەیدنا ئیبراهیم سەلامی خوایان لێبێ کە هەردووکیان دوو پێغەمبەری هەڵبژاردەی خوای پەروەردگار. نەسەبی لە خەتی دایکیەوە دایکی معلومە ناوی ئامینەی کچی وەهەبی کوڕی عەبدومەنافی کوڕی زوهرەی کوڕی کولابی کوڕی مڕەی کوڕی کەعبە لە شەجەرەی دایکی لەگەڵ شەجەرەی باوکی لە پێنجەم نەسەبیانە لە کولابدا کولابی کوڕی مڕە یەکە گرنەوە کەوابوو هەمویان هەردێنەوە بۆ سەر ئەو تیرە بەرەبابەی کە لەو پێنجەم نەسەبە هەمویان یەکە گرنەوە.